ناوچەیەکی کۆن و دڕفێن هەورامانی تەخت لە دیوی ڕۆژهەڵاتی کوردستان توانیویەتی سرنجی توێژەر و نوێنەرانی ڕێکخراوی یونسکۆ ڕابکێشێت و بەرپرسانی پارێزگای سنە دەڵێن چاوەڕێی ئەوە دەکەن کە پێش هاتنی نەورۆز ئەو ناوچەیە بەفەرمی لەلایەن یونسکۆوە تۆمار بکرێت. بەڕێوەبەری ناوەندی گەشتیاری و کەلەپوری سنەش دەڵێ نوێنەرانی یونسکۆ سەریان لەو هەموو جوانیە سوورماوە و بەڵێنیان داوە بە زووترین کات بە فەرمی تۆماری بکەن. هەورامان در ایران در دو استان واقع شده، استان کردستان و استان کرمانشاه. هەورامان لە دوو پارێزگای سنە و کرماشاندایە. لە سنە 24 سەواری مێژووی تۆمار کراون کە لە ڕووی کۆنی و کاری دەستی گرنگیان پێدراوە. نوێنەرانی یۆنسکۆ هەموو ئەو ناوچانەیان دیتووە و بە خۆشحاڵیەوە سەرنجی نوێنەرانی یۆنسکۆی ڕاکێشەوە. ناوچەی هەورامان لە کۆمەڵێک شوێنەوار و گوندی کۆن و سنجڕاکێش پێکاتوە کە هەندێک لە گوندەکان زیاتر لە 100 ساڵە هیچ دەستکاریەک نەکراون و ژیانی شتیاندا بەردەوامە. هاوکات تاکو ئێستاش لە ناوچەی هەورامان خواردنی کۆنی ناوچەکە بڕەویان هەرماوە و کاری دەستی ناوازەش لەو ناوچەیە دروست دەکرێت کە لە بازاری شارەکان خواستی زۆریان لەسەرە. هەرەوە جوای کردووە یۆنسکۆ لەسەر تۆمارکردنی فەرمی هەورامانی پارێزگای سنە و کرماشان پێداگر بێت. گەشمە مەویندێش دەگەوە بافتی قەدیمیشن کە مردم دەستنان هیچ ساخت و سازێوەش یانەگە لێش دەست نێنێنە واقعان بە کۆمەک و هەمیاری مردمیوە تەلاش کردیان کە هی دەگە هەر پێسە بافتجمانەوە جاکسە نقات و ئێرانیەوە ئەلەل خصوص شۆگەلە خارجی ژەمیان پێ تماشا دیدەن و دەگاوێمە یاگەگەلێ وەشی ما هەنێ منزەرەگەلە جالب ما هەنێ. ئەگەر هەورامان بە فەرمی تۆمار بکرێت پارێزگاکانی سنە و کرماشان وەکو پارێزگای کۆنی جیهانی مامەڵەیان لەگەڵ دەکرێت. چووکە ناوچەی هەورامان شارەکانی پاوە، جوانڕۆ، ڕوانسەر و سەلاسی باوەجانی کرماشان و مەریوان سەر و ئاوا و کامیارانی پارێزگای سنە لەخۆ دەگرێت و ئەوەش بۆ کەرتی گەشتیاری و نیشاندانی کۆنی کوردستان بە جیهان گرنگە.